ئەدەب و ئاکاری موسڵمان لە ڕێگاوباندا. دیارە کە ڕێگاوبان چەند یاسا و ڕێسایەکی هەیە کە دەبێت مرۆڤی موسڵمان ئەو یاسا و ڕێسایانە جێبەجێ بکات. مرۆڤی موسڵمان کە بە ڕێگا دەڕوات دەبێت بە وقار و بە سەنگەوە بڕوات، نابێت لە ڕۆژتیندا بە فیز و خۆ بە گەورەزانی و رودبەرزیەوە بە ڕێگادا بڕوات. لەم پارەیەوەش خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت کە قسە لەگەڵ خەڵک دەکەیت یان قسە لەگەڵ دەکەن ئەوە ڕووبەڕوو قسەیان لەگەڵ بکە و ڕوود لەولا مەکە، لەبەر ئەوەی ڕوولادان مانێ ئەوەیە بە سووکی تەماشایان دەکەیت و خۆت لەوان بە گەورەتر دەزانی. لەسەر زەوی لە نێوان خەڵکیدا بەخۆ گەورەزانی و بە فیز و لوتبەرزیەوە بە ڕێگادا مەڕۆ، چونکە خودای گەورە هەموو خۆ بەزەزانێکی شانازی بەخۆ کردو خۆش ناوێت، حتا لە خودی خۆی و لەرە شولاریدا و لە قسەکرددا خۆی بە گەورە دەزانێت.